سەرنجام پارتی هەتا سێشەم بڕیاری تەسلیم بوون دەدا ئەویش بە چاوەڕێی ڕۆژی دووشەمە لە دادگای فیدرالی کە بڕیاری دادگای فیدرالی بەڕێزان ئەوە چەند مانگە پارتی بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ ناکە. ڕاستە لە دادگای فیدرالی 195 نازانم مەگەر هیچ نێتە پێش دادگای فیدرالی تاکید لە بڕیاری پێشووی دەکات و لەبەرەوە هیچ خەلەلش دەدانێ بەس لە بڕیارەکەی ئەوەیە حکوومەتی عێراق دەبی موچە بدە بالمقابل هەرێمیش نەوت تەسلیم کە 150 داهاتی ناوخۆ بدە خۆی ئەو دوو سێ مانگەی ئەو ماڵ وێرانی ئەوە بوو فرتوفێری دەکردوکو باسمان کرد. بەڕێزان لەو دوو سێ مانگەی دووشت پیشانیدا پارتی وەک کەڵەگا نەوتی کوردستان بە موڵکی باوکی خۆی دەزانی بە تایبەتی ماڵی مەسعود بارزانی، یعنی ئەو نەوتە بە سامانی نیشتیمانی حساب ناکرێتن، بەئی مەسعود مەسرور کوڕەکانی حساب دەکرێت لەگەر نوێچیش، یعنی کاکە نەوت سامانی نیشتیمانیە مڵکی بەرەبابی ماڵی تاالبانی و بارزانی نییە. ئەی هاوار خەڵک دەبی فێرە ئەو هەستە بیتن ئەوە ئینەوەی نەوەکانە کورە هەتا بوومە لەرزە دروست دەکە ئەوانە هەرچی نەوتەوا دەردەینن لەکوێ بوو ئەتوو هەرچی نەوتەوە دەردەینن گرنگ و دەفرۆشن و مڵکی بە سامانیش یەک حزب تەحەدا دەکەم ئاگای لە مەسەلەی نەوتەبی تەحەدا دەکەم باشە مەسرور و مەسعود کولفی کول ئەو دۆ بڕیاریاندا پاڤل و خوباتیشاندا ئاگایان نێت بەس نەوت و ئەوەی بندەست خۆیان دەبن پارە ئەجار پارتی وەکو باوکەچی خوێڕی وەکو باوکەچی خوێڕی بۆ ئەوی کوڕەکانی وزکردبی جارجار هەندە پارەی دەداتە ئێچێتی لەو ئەوانە بڕیاری بەغدا لەسەر چارەنووسی نەوت فواد حوسێن لە بۆ مەسعودی دەکرد ومێد سەبع لە بۆ مەسروری دەکرد کەس حسابی نە لۆنێتی کردیە نە لە بۆ معارەزەی کردیە نە لە بۆ یەکێتی کرایە لە کاتێکدا سامانی نیشتیمانی کورە بەڕێزان لەو سویدەی 69 ملیۆن دۆنم 69 زەوی برمدارستان دار هەیە دەکە 2 ملیار داری تێدایە، یعنی سێم مستەورد ئەوەیە دار دەنێردرێتە دەرەوە سێم وڵاتە لە دوای کەنەدا و ئەلمانیا کەچی ئەوجا هەندە جۆردار هەیە لێرە نایبرتەوە دەچی دەکڕیتن هەندە جۆری تایبەت ئیمە هەرچی هەیە فرەداخر بوومە دایان کارەسات سروشتی لە دوودێ ئەوە خاڵک لە خاڵەکانە ئەی هاوار پارتی بە چ حەقێک چارەنووسی نەوت بە تاقتنێ بڕیاریدا بەس مەسعود و مەسروریش نەچیریش ئەوە کۆمەنەوەی کرد دوو نێچیری بێکەرامەت هاوڕێیان کە هەموو کات تەسەورکە لەو دوو مانگە کەس حسابی لۆ نەکردیە سەرۆکی هەرێم بوو جێگیری حزب بوو کەچی ئێستاکە لە ئاخیری هاتی خۆی ئەوە کردی کورە نێچیش ئەتوو وەختێک سەرۆکی حکومەت بی مەسر حسابی سەرکەت پیازە چیلۆ نەدەکردیە تاوان هاوڕێن ها ئەو دووە نییە بەس تەلەڤیزیۆنی ئامۆزا و ئەوەنە دوای ئەوە کەس دژمنی یەکرد لە من وەگرە نێتیر ئێستا 6 ساڵە وەیسە سەرۆکی دەستگای ئاژانسە حسابی سەرکە تۆ ڕێکشی لە بۆ نەکردی و دەبایە ئەتوو بڕیار دەبکەیت تەحەدات دەکە و لەوێش دانیشتە براکەشی وەختی خۆی ئەوە بووە بابی مەسعود بارزانی نەجیاتی تو دەوری سەرۆکی هەرێم دەبینێت و بەس هەیکەلی هەموو براکانت چ دەی سڵح لە مەعبەینی پارتی و بەغدا دەکەی یعنی ئەوە لەوە نییە خۆشتەکی باشە سڵح بکرێتن وەزعەکان هێور بتەوە خەڵک ئەوەی بەس تۆ پیاوەنی ئەزانی چ ئاوڕێیان ئەوە براکانی لە سەری ڕەش بارس یوسف ئەوە سێ برای بە هەر حاڵ بارزە یوسفە کەشکەشی هەیە دەرکرایە دەر هەموو پرۆژەکانیان لێ وەرگیرایتەوە مەسعود بارزانی خۆی تێنەگات لە بۆ سڵح لە بۆ ئەوەی کورە کاتی خۆم دەدە بڕۆ سڵح لە نێوان بنە باڵەکەی خۆت بکە کورە ئەدۆ هەرچی پیاوت هەبوو مەسرور بارزانی جێگرت فڕێدا دەرێ لە دەیانی وەکو کەریم سنجاری جەلادی کۆچ کردو لە نەوزات هادی لە دکتۆر نووری لە سەرباز هەر دەری کرد لە کۆنگرەی 15 ساڵ لەمەوبەر ئێستا ژوا موامەرەیە کۆنگرەی ئایندەی پارتی مەسرور بارزانی سەرۆک حزبە نێچیر دەبتە ئاوت دەکرد تەحەدا دەکەم هەر ئەو ڕۆژەیە مناورامی 1000 کادیری لۆ مەسرور بارزانی کۆ کردەوە لە حزب سەنگتێ لیان لە ئەوە بەخۆ دوو بە فازم میرانی ئەو هەموو ئەوەیە چییە دێن دەیکەن هیچ سابک نییە بەڕێزان بڕوا بکە لەوەی خورشید هەرچیش بەشی هەرە گرنگی لەبەر کۆمپانیە کار تەدەخلی کرد بۆ زانیاریتە لەبەرەوەی لە هەرچیەکان ڕۆحیان چوە پێرە شەوێش کە من ڕامگەیان
کاکەوە ڕۆحیان چووە پاراستن ئەوانە بە هاون و دۆشکی هجومی سەر کۆمپانیای کار بکەن و هجومی سەر کۆمپانیاکان بکەن خۆشی هەرشی شتێک لێ بکەن هەرچەکان هجوم دەگەنە سەر شادەماری اقتصادی پارتی لەو منتیقەیە ئەو خاڵک لە خاڵەکان کە جەوهری بویە لێیان دەترسێن نێچیر بۆیە تەدەخلی کرد ئەگە ناتو نێچیر ئەو پیاوەی تەدەخل لە ئەوە بکەی کورە دوو گەورەترین کادیرت شەوکەت هەسکۆ تیرۆر کرا شوون بزر کرا کوشتیان لیان نەگەڕ تازەی دابنێ ئەوی کەش برایە گەورەکەشی دەریان کردار چیان کرد بوو نێچیر تەقان لە مەسعود کردویان لە مەسروری تۆیەک نتوانانی دیڤع لە پاسەوانی خۆت بکەیت تۆ پیاوی هەندێک بێ بەجددیمە حسابی سەرکەتورە کرد لۆ ناکرێت لەو هەرێمەی ئێستا هاوڕێیان بەتەمادی سەمستۆ ئێران دەڵاڵی لۆ پارتی بکاتن بەس دەترسێنەوە تۆ شەڕیەوە بڕواکەوە بەرنامەی هەیە لەگە عێراقیەکان ماستاو دەکات بەشەی لەو خەمی دزی و تاڵانیەکانی خۆی بەشە چی ماستاوە کەنجینە ماڵی بارزانانی ئیشیان پێ وەرە بڕۆ نێچیر دەڵێن ئەوە بابیشی وا بۆ بڕوا بکە من لە بارزانێکی گەورەم زانی وتەن ئەو باوچی هەر ئەوە بوو مەرنتر بوو لە وەختی پێویست وەکو کارتێکدادن گرنگ ماڵی مەسعود بارزانی هەڕەشە نەما دەڵالیەکە چێ بەم نێچیر بڕۆ دەست بە تەمەلوق بکاتن ئەوانە بەدەما بوون دوونێ پێم گوتن تحەدای پارتی دەکەم نە ئەمریکای لەگەرمایە نە ئێران نە عێراق دەهاتنەوە ئێستاش دێتەوە نەوتەکەشان وەردەگرنەوە ڕێژەشی کەم ئەو وەزعی ئێستا کە پارتی تێکەتی هەردوو سێمانشکەیە برە کلک و باڵی دەکەن ئەو غروریەتەشی ئەو دەرکەوت ئەو هەرچە فشە دەکەن وەڵی مالیشی دێتەوە بڕوا بکە ئاڵای سپی بەرز دەکەنەوە و پێیان دەکرێت ئەو دوو سێمانگەش ئەو دەردەی نەدەنەخەن بڕیاری محکەمەی فدرالیان جێبەجێ بکرد بە خۆ کێشە نەبوو تا 50 کاکە بەخۆیان ئیمزا دەکەن واژوو ناکەن گرنگ ئەو وەزعی ئێستا هەیە هیچ نێتە پێش پارتی کەسی لەگەنەما ئەو نێچیرە هەموو هەوڵەشیدا هەموو یەکگرت و کۆمەڵ و یەکێتی و ئەوانە بچن دەڵالی دەگەری بکشێنەوە کەس لەگەری نەکشاوە لە تونهی بە تاقتێنێ بەجیمە مەجبورە ئاڵای سپیەکەی بەرزکاتەوە